خەڵکێکی زۆر پەیوەندی بە ئێمە دەکەن، ناڕەزایەتێکی زۆر هەیە سەبارەت بە وەرگرتنی پارەی زبڵ و خاشاک و تەنانەت لە هەندێک شوێنان کە ئێمە مەیدانیان سەردانیمان کردووە خەڵک لە ئەنجامی ناڕەزایەتی بەو بڕیارەی کە حکوومەت داویەتی پارەی وەرگرتنی تابلۆی ڕیکلام لەسەر شوێنە بازرگانی و دوکان و ئەمانە تابلۆیەکەی خۆی هێناوەتە خوارێ یاوەتێ دڕاندوێتی یانوتێ شکاندوێتی ناکرێ هاوڵاتیان لە ئێساکەدا کێشە و مەشاکیلی جیرفانیان هەبێ کێشێکی بوونسیان هەبێ لە بازاڕە دەست بدەنە کار و کاسبێک بەڵام حکوومەت لە بازاڕیشا دەست بخاتە جیرفانیان بۆ ئەوەی داهاتی ناوخۆی پێزیاد بکات. یەکێ لەو نیگەرانیانەی تر ئەوەیە ئەم بڕیارە تاوەکو ئێستا تەنها لە پارێزگای هەولێر جێبەجێ کراوە نە لە سلێمانی نە لە دۆک بەو شێوەیەی کە لە پارێزگای هەولێر جێبەجێ دەکرێت لەوێ بوونی نییە بەپێی ئەو بەدۆدەچوونێک کە ئێمە کردومان. بەڕاستی دەتوانم بڵێم نیگەرانیەکی زۆری بازاری لێ دروست بووە. ئەوە وای کردووە کە ئێمە بەدۆدەچوون بۆ ئەم کارە بکەین و پێشنیارێک بۆ دەستەی سەرۆکاتی بەرز بکەینەوە کە بە فعلی بڕیاری پێویستی لێ بدرێتن وەکو ئەنجومەنی پارێزگا کە ئەم بڕیارانە ڕابگیرێتن لە ئێستاکەدا تاوەکو ئەو کاتێک کە ئەنجومەنی پارێزگا لەگەڵ شارەوانیا لەسەر خەت بەیەکەوە بتوانن قسەیەک لەم بابەتە بکەن و بۆ داهاتوو چی پێویست بێتن بگونجێتن لەگەڵ جیرفان و لەگەڵ بازاڕ بۆ ئەوی نەبێتە ئەرکێک لەسەر شانی هەوڵاتی. کۆبوونەوەی سبەنێش بە فعلی لەسەر ئەم پێشنیارەی ئێمە وەکو لیژنەی دارایی کە ئێمە کارمە لەسەری کردووە و بە هاوکاری لەگەڵ لیژنەی شارەوانیش لەگەڵ ئێمە هاوڕێنم بێکەوە ئێمە ئەم پێشنیارەمان داوەتە دەستی سەرۆکایەتی ئەنجومەن